من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ ڕۆژ و گران و بینەرانی بەڕێز. بەرنامەی بەخشین ئەم ساڵیش لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا چەند پرۆژەیەکی ڕاگەیاندووە بۆ خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک و خاوەن پێداویستە تایبەتەکان. ئەمڕۆ بەرنامەی بەخشین بە مەبەستی یەکێک لە جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە شاری سلێمانی سەردانی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستانی کردووە. 100 خاوەن پێداویستی تایبەت 100 کورتەباڵە لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هاوکاری مادیان بەسەر دابەشەکرێت. ئومێد دەکەین بتوانین بە هاوکارەکانی ئێوە دڵی 100 خانەوادەی کورتەباڵا خۆش بکەین و بەشێک لە مەینەتی و ناڕەحەتەکانیان کەم بکەینەوە. چەند ساتێک لەگەڵمانە بن. بەخێراتنی بەرنامەکەتان زۆر سپاستان دەکەم کە ئەماسیێم تەنەها جارە کورتەباڵایانیش بەسەرەکەنەوە دەستان خۆش بێ پێ فەرق و جیاوازی هەموو چین و توێژەکان بەسەر ئەکەنەوە لەم ڕەمەزانەیە کە ئەو هاوکاریە زۆر باشە. خوا خێرتان بنووسێ و هیوادارم لە خوای گەورە کە هەموو دەوڵەمەندەکان هەموو خاوەن سەرمایەدەکان ئەگەر هاوکاری کورتەباڵا هەموو خاوەن پێداویستی بکەن و زۆر سپاستان دەکەم چکە بەبێ فەرق و جیاوازی هەموو چین و توێژەکان بەسەرەکەنەوە کە ئەمەنەوە مانگە موچای کە مندام نەهاتووە ئەم مانگەیە هاتووە کە 89,000 کەش بەشی کرێسیارەکەی نابێت کە 2-3 جار ئەچێ وەری بگرێ بەشی کرێسیارەکەی ناکات. داوا لە خوای گەورە ئەکەم خوا هیدایەتان لەخوا هەر سەرکەوتوتان بکە بەڕاستی زۆر دێدەستان دیارە کە شەوانە من لە بەرنامەکەتان ئەبین لە تەلەڤیزیۆن بەبێ فەرق و جیاوازی هەموو چین و توێژەکان هەموو ماڵە فەقیرێک بەسەرەکەنەوە وەکو خان و دروستکردن وەکو هاوکاری مادی هەموو هاوکاریەکانەکەن. دەستان خۆش بێ. ژیانی کورتەباڵا لەم ڕۆژە خۆدەنزانین ڕۆژێکی خەیرانە و ڕۆژێ زۆر زەحمەتەوە. بەڕاستی کورتەباڵاش خۆی ئەساسن معاناتی بوو وەکو ئینسانێکی ساغ نییە بڕوا لە جێگایەکی ئیش بکە کەسابەتی خۆی پایەکە لەبەرەوەی کارڕات بۆ جێگای ئیشەکات لەبەر کورتەباڵی وەری ناگرن نابەز لە قوتاعێکی خاص ینی حکومیش من خۆم وەکو لە پرسایی کەرکووک لە پرسایی کورتەباڵەکانی لەخی کەرکووک ینی چەند کێشێک هاتووە سەر کورتەباڵەکانی خۆم کە خەریز بوو کولەی تەواو کردووە و چەند ساڵ ئەو معاناتی کێشا ئەو سەرفانەی کردووە کە دوای مەکتەبی تەواو کردووە چووە بۆ تاعیمون لە تاعیمون و بۆ بۆنی کورتەباڵەکە وەریان نەگردووە. وەڵاهی ئێمە بەڕاستی ئەم پارەبڕینەی حکوومەتی هەرێم ینی ڕاستی ئەو پارەیە بێ لەو کەسانیان ببڕایە کە معاشەکانیان لە ملیۆن ببانێت عەلەقەل بەس ئەمانە 150,000 لەبەر 159,000 ینی ئەوە بەس وابزانم ینی هاتووچەکان بەش ناکە فەلەبەرەوەی داواکارین ئەو حکوومەتە بێتە خۆشخۆی ینی بزانێ ئەو پارەیە زۆر کەمە کە 150 خۆی بەشیانی ناکەت ئێستا بۆ 89,000ەوە تر خۆیان بە حساب خۆیان بگەن. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین
0 960 11 0 960 0 0 750 25 55. زۆر سواسی بەرنامەی بەخشینەکەم کە هاتون ئەمڕۆ کۆمەڵی کورتەباڵەکانی کورسانیان بەسەر کردووە سواسیانەکەین و لە هەمان کاتە ئێمەی کورتەباڵەکانی کورسان کەوتنیتە قەیرانێکی دارایی ئەوتۆوە کە بۆ ماوەی 9 مانگ دەبێت هیچ موچێک نەدراوە بە ئێمەی کورتەباڵەکان تەنها یەک موچێک سەرفراوە ئەوش 89,000 دینارە بەراورد لەگەڵ کەسانی ئاساییە ئێمەی کورتەباڵەکان تایبەتمەندی جیاوازیەکی ئۆتۆمان هەیە لەبەرەوەی کەسانی ئاساییەتوان کەسابەتکەن یاخۆت بچنە بازاریان هەر ئیشێکە ئەوان بیانەوەی بکرێت بە ئێمەی کورتەباڵان ناکرێت ئەو کەسە ئاساییەکان هاواری ئەم خێرانی دارایان لە ئێستاوە ئاخۆ ئێمەی کورتەباڵەکان دەبێت بەچ ئاراستەیەەکە ژیان و گوزەران و دارایی ئابووری ئێمە چۆنایی بشکێتەوە وەیە لێرە من دەستخۆشی لە بەرنامەی بەخشین و ستافەکەیان دەکەم و هەروە داواش لە بەرپرسان و حکوومەت و لایانی کەسایەتی دەوڵەمەندەکەم کە هاوکاری بەرنامەی بەخشینکەن ئەوانش لە ڕێگەی ئەم بەرنامە ئیدەنە سەر دەمچین و توێژەکان بە بێ جیاکاری و سوپاسیانەکەم. سەرەتا من جارێکی تر بە خێراتتانەکەمەوە ئیکە بەڕێز بەرنامەی بەخشین و داواکارم لەخوای گەورە ئینشەڵا خێرخوازان کۆبوڵ بێت و ئینشەڵا خوای گەورە دەستگرۆی ئێوەش کات بۆ ئەوەی بتوانن زیاتر بەردەوام بن لەسەر کارەکەتان و باباشی وەکو چۆن 7 ساڵی تەمەنی بەرنامەکەتان لە خزمەتی ئەم چین توێژانە و فەقیر و نەداران و نەخۆش و هەموو ئەو چین توێژانەی کە شەوانە هەموو خەڵکی کوردستان لە کەناڵە بەڕێزەکەتانەوە ئەیبینێ ئینشەڵا هەر بەردەوام بن لە داهاتووشدا و هەر لێرەوە داوا لە خێرخوازان و دەوڵەمەندە بەڕێزەکان دەکەین کە هەموو هاوکاریەکان زەکات و ئەو پارانەی کە لە ماڵی خوانی دەرەکەن بیگەنە دەست بەرنامەی بەخشین چونکە ئەم بەرنامەیە تاکە بەرنامەیە لە کوردستاندا کە بە شێوەیەکی با بڵێن شەفاف و بێ گیر و گرفت و بێ پێچووپەنا هەموو ئەو پارانەی کە دێتە دەستی لە خزمەتی هەموو چین توێژە جاجیەکان بە بێ جیاوازی لە سەرجەم کوردستان من لێرەوە زۆر دەستخۆشتان لێکم وخوای گەورە ئینشەڵا کارەکانتان وەک چۆن بەنیازی خێر و بەنیازی پاداشتی ئەو دنیا هاتووە هەر ئاواش خوای گەورە بۆتان حساب بکات و بتوان لە داهاتوودا دەستگرۆیی هەموو چین توێژەکان و کورتەباڵەکان و هەموو خاوەن پێداویستیەکان بن و من جارێکی تر زۆر سوپاستانەکەم. سپاسی بەرنامەی بەخشینەکەم بەڕاستی بۆتە هاوکار و پشتیوانی ئێمە دەرگای ڕەحمەتی بۆمان کردێتەوە بە هەموو شێوێ. سپاس بۆ خۆی گەورە، سپاس بۆ بەرنامەی بەخشین. ئەمە ئەرکی بوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە وایە ئێمەی بەسەرکردایەتەوە ساکە موچەکەی بۆمان سەرفکردایە بە زیادەوە کەسانی کورتەباڵە بەڕاستی زۆر پێویستی بۆ ئەم جەژنەیە بۆ جلوبەرگ و هەم بۆ پێداویستیەکانی جەژن. حکوومەتی هەرێمی کوردستان 150,000 دیناری بەێمەی ڕانەبەرنی بەڕاستی ئەوە کردی 89,000 دینار. ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی هەم چەندین یادداشتنامە و بەیاننامەمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەرز کردەوە، ڕێپێوانمان کرد، بەڕاستی گوێی لەمان نەگرت. ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان گوێی نییە، چاوی نییە. بەڕاستی ئێمە لێرەوە سپاسی بەرنامەی بەخشینەکەین
کە بووە هاوکار و پشتیوانی ئێمە بە شێوەیە ساکە ئەم جەژنە چەندین ئایلە بەڕاستی دڵی خۆشە بێ ئەمە من داوە لە دەوڵەمەنە بە ڕێزەکانە کە بەڕاستی خوا پێداوەکان کە چەندین پارەیان هەیە زەکەتێنەیە بەڕاستی بۆ بەرنامی بەخشی بینێنن وەکو خۆیان ئەیگەێنە دەسمان و سپاسیانەکەم و دەستخۆشی لە جەنابتان شەکەم و دەستخۆشی لە بەرنامی بەخشین شەکەم لە هەژمان کەساکە 89,000 نانمانە دەردێت وەزگا حکومەتەوەشی نەدایە پێمان بەڕاستی چەندین ڕۆژ سەردانی ئەو شوێنانەمان کردووە بەڕاستی و موچانەکە ڕۆژەیە هەڵێ پارەی نییە ڕۆژەیە هەڵێ ڕاستی کە بەری ناکەوێ کە بای کرێسایارەکەی نییە ئەوە قسەمان کرد بەڕاستی خۆمان بێزار بووینە خۆمان ڕوز بووینە بەڕاستی کە ئەمە ئەرکێک بوو لەسەر حکومەتی هەرێمی کوردستان کە ڕۆژانە کەسی خان کورتەواڵە خان پێداویستی تایبەت ئەوای هاوکاری ئێمەی بکردای پشتیوانی ئێمەی کردایە نەگیسا کە دەستی برد بۆ ئێمە بەڕاستی کە ئەوە خۆش لی قبوڵ ناکە بە هیچ شێوەیەک. بسم الله الرحمن الرحیم سپاسی خوای گەورەکەین ئێمڕۆژ کە توانیمان بەشێکی تر لە پرۆژەکانی بەرنامەی بەخشین بۆ بانگی ڕەمەزانی پیرۆز جێبەجێ بکەین. ئێمە ئەم ساڵۆکو لە بەرنامەکانی تریشە ئاماژەمان پێکردبوو زیاتر تەرکیزمان بۆ سەر خواردن بەڵام کۆمەڵێک چین و تەبەقە و توێژ هەبوو کە زۆر مستحقی ئەو بوون بە مادە یارمەتیان بین کە وەکو کەم ئەندام و نابینا و کورتەباڵا و نەخۆشەکان ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە سپاسی خوای گەورەکەین کە توانیمان لە شاری سلێمانیدا یارمەتی 100,000 دینار بەسەر زیاد لە 100 کورتەباڵادا دابەش بکەین کە هاتینە ئێرە بەڕاستی تووشی شۆک بووین زۆر دڵگران بووین زۆر نیگەران بووین لەوەی کەوا حکومەت و دەوڵەت و دەسەڵاتێک بتوانێت لە 150,000 ئەندامی پارەی کورتەباڵا لێ ببڕێبیێنێتە سەر 89,000 بە 8 مانگ ژنەی یاتێ بەڕاستی ئەوە بە خۆی مەئاساتە کارەساتە کە پێم وابێ ئەم چین و توێژانە لە هەموو چین و توێژێکی تر زیاتر شایان و شایستەی ئەوەن کەوا یارمەتی بدرێن لەلایەن بەرنامی بەخشینەوە. سوپاس بۆ خوای گەورە ئەمە چەند ساڵێکە لەسەر یەک یارمەتی ئەم کۆمەڵەیەمان داوە و نابینا و کەم ئەندام و کورتەباڵاکان و نەخۆشی سالاسیما و ئەوانی تر ئەم ساڵیش سوپاس بۆ خوای گەورە توانیمان کەوا هەر بێ بەشیان نەکەینەوە بۆیە داواکەینە دەوڵەمەندەکان ئینشاڵڵا لە خێرخوازەکان بتوانن ئەم چین و توێژانە زیاتر لە بەرچاو بگرن زیاتر یا یارمەتی و هاوکاری بۆ ئێمە بێن بۆ ئێمە زیاتر بتوانین ژمارەیەکی زیاتر و زۆرتر کە لەو بەڕێزانە یارمەتی بین ئینشاءڵڵا. بینەران و خێرخوازانی خۆشەویست هەمومان ئەزانین خاوەن پێداویستی تایبەت لە کۆمەلگای ئێمەدا تا چەند پێویستی بە هاوکاری و کۆمەچی و موچەی باش هەیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان خاوەن پێداویستی تایبەت لەبری ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان جوابی یادداشتنامە و ڕێپێوان و خۆپشاندانەکانیان بداتەوە کە لە 150,000 دینار موچە بۆیان زیاد بکات بەڵام حکومەتی هەرێمی کوردستان بە ناوی پاشەکەوت و قەیرانی دارایی لە جیاتی ئەوەی 150,000 دیناریان بۆ زیاد بکات 9 مانگ موچەی دواخستن و کردی بە 89,000 دینار. ئاخۆ بڵێ 89,000 دینار بژێوی چەند ڕۆژی خاوەن پێداویستی تایبەت بکات لەلایەک خاوەن پێداویستی تایبەت ناتوانانی وەکو ئێمەی لە شاخ کار و پیشەیەک ئەنجام بدات و بتوانێت خانەوادەکەی بژێوی ژیانی خانەوادەکەی بەڕێوەبات و لەلایەکی ترەوە 89,000 دینار بەداو دەرمان و عیلاج بات یاخۆت بژێوی ژیانی پێبەڕێ بکات. بۆی ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بە هاوکاریەکانی ئێوە هەموو ساڵێک توانیمانە خاوەن پێداویستە تایبەتەکان بەسەر بکەینەوە و هاوکاری و کۆمەچەکانی ئەویان بەسەر دابەش بکەین. ئەم ساڵیش بەرنامەی بەخشین لە چەند پرۆژێکدا خاوەن پێداویستە تایبەتەکان بەسەر دەکاتەوە. ئێمڕۆ بەشێک لەو هاوکاری و کۆمەچانە لە شاری سلێمانی دابەشکرا بەسەر خاوەن پێداویستە تایبەتەکان. تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.